گەلی کورد هیچ کاتێک دۆست و نزیکی نەبووە و لە ناوخۆشدا حیزبەکان ئەوەندەی هەوڵیان بۆ بەرژەوەندیەکانی خۆیان داوە کەمتر پرسە نیشتیمانیەکان و پەیوەندیەکانیان لەسەر بنەمایەکی نیشتیمانی بنیان ناوە. ناساندنی سەرۆک و کارکتەرە سیاسیەکانی وڵاتان لەلایەن بەرپرسانی کوردەوە و پیشاندانێن وەکو دۆست و نزیکی کورد دوورە لە ڕاستیەوە و ئەوەی ڕاستی بێت بەرپرسانی کورد تەنها لە خەمی پاراستنی بەرژەوەندی حیزبەکانیانن. سەکرداری سیاسی کورد هەمیشە لە هەوڵەکانیدا لە هەنگاوەکانیدا پشتی بە پەیوەندی نێودەوڵەتەکان زیاتر بەستووە ئەمیش لەسەر حسابی تەباوی یەکڕێزی نێوخۆی گەلی کورد کە دوجارش بە شکست بۆ کوردستان بۆ هەرێمی کوردستان شکاوەتەوە. ئەگەر بەرمونە وەربگین لە وەکو ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر وەکو یەکی لە دەرەنجامەکانی ڕێفراندۆم ئەبین دوجار دەرکەوت کە کورد بێ پشتوپەنایە هیچ وڵات ئێوانێ کە بانگەشیان دەکەێت کە پشتیوانی لە کورد دەکەن لەسەر کورد نادە دەنگ و واتوانین بڵین پەیوەندیەکانی نێوان دەسەڵاتدارانی سیاسی هەرێمی کوردستان و وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی لەسەر بنەمایەکی استراتیژی پەیوەندیەکان دانەمەزرا وەکو لەسەر بنەمایەکی حیزبی و شخصی کە دوجار ئەمە بەزیان بە گەلی کورد دەشکێتەوە و هەمیشە وڵاتانەش کوردیان وەکو کارتی فشار بۆ خواست و داواکانی خۆیان بەکارهێناوە و لە کاتی نەهامەتیدا لە کاتی پێویستیدا بەدەم داخوازی گەلی کورد نەهاتوون. بەرپرسانی کورد یەکەم جاریان نییە وا پێشانی خەڵکی بدەن کە سەرکردەی وڵاتان دۆستی کوردن و بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی کورد ئامادەن پشت لە سیاست و بەرژەوەندی وڵاتەکانیان بکەن. نمونەی ڕیفراندۆم ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەسە بۆ ئەوەی بزاندرێت کە وڵاتان تەنیا چاویان لە بەرژەوەندیەکانیانە. ئەزمونەکانی ڕابردوو پێمان دەڵێ کە دموکراتەکان و کۆماریەکان تەواوکەری یەکترن بە پێچەوانەوە کە ئەمەیگەستا پێمان وە بایدن لە دموکراتەکانە 2017 لە سەردەمی دەسەڵاتی دموکراتیەکانە پرسی ڕیفراندۆم بەو ئاقار و کارەساتە گەیشت کە ئەمریکا کاردانەوەی زۆر خراپی هەبوو لەسەر ئەم ڕیفراندۆمی کرا. بۆیە کە ئێمە لێکۆڵینەوەیەکی وردمان نییە لەوەی کە ئایندەی هەڵبژاردنەکانی ئەمریکا و لە ڕابردوودا چۆن بۆ لە ئایندە چۆن بۆ بە تەکید ئەم سەرقاڵکردن و مەشغوڵکردنە لە وڵاتی ئەمەدا ڕوودەدا و ئەمەش بەشێکی دەتوانم بڵێم زۆرێکە لە بێبابەتی بێمەوزوعی لە هەرێمی کوردستاندا. ئەجین ئەمە حرستێکی وا گەورە نییە کە شەقامی ئەمەی پێ سەرقاڵ کراوە و ئومێدی زۆر گەورەشی لەسەر هەڵناچندرێ بە ئاگاداری ئەو بابەتە بین. لەسەر ئاستی دەرەوەش هەرێم پەیوەندیەکانی لەسەر بنەمای حیزبی و بنەماڵەیی لەگەڵ وڵاتان گرێداوە و ئەوەش پێگەی هەرێمی زۆر لاواز کردووە. هەر بۆیە شاگەشکەبوونی بەرپرسان و سەرسانبوونیان بە سەرکردەکانی وڵاتان و بڵاوکردنەوەی وێنە لەگەڵیان تەنیا بۆ مزادەی حیزبی و خۆنواندنە بەسەر هاوڵاتیانی هەرێمەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.